بەڕێزان سڵاوتان لەبێت چاوپێکەوتنێکی تایبەتمانێ لەگەڵ بەڕێز لاور شەکزەنگی سەرۆکی لیستی بەرەی گەل. کاک لاور زۆرە جوڵی خۆت ناگری لە سلێمانی بۆ هەولێر لە هەولێر بۆ چواردەوری ئەتراف بۆ گەرمیان سەبەب چییە؟ بەخێر بن سەر چاو کاکێ من دیارە سەبەب بەشێکی ئەساسیەوە من لەم هەڵبژاردنە بەشدارین بە قەوارەیەک بە لیستی بەرەیگەل بەشدارین لە هەڵبژاردن وە کاگەدار من ماوەی 3 ساڵ بوو تەقریبەن لە ماڵەوە دانیش بووم. جمو جۆڵەکانم تەقریبەن سنووردار کرابوو حەزم نەدەکرد کێشە بنێمەوە، بەڵام لە ماوەی ڕابردوو دەستم کردوەوە بە جمو جۆڵ وەکو باسم کردێمە بەشداری دەکەین لەم خولەی پەرلەمانی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و خۆم سەرۆکی قەوارەکەم خۆشم کاندیدم لە بازنەی سلێمانی، بەڵام چووکە ئێمە هێزێکی نوێین لە بازنەی سلێمانی تۆ ڕقەمێکێکگەر هیچێک دەنگما بە بەرەیگەل و دەنگما بە ڕقەمیەک دەنگەکە بۆ جەناتە مویمێ دەنگ نەم بە خۆرەکە ڕاستە من ژمارەیەکەم، بەڵام ئەوەی کە گرنگە بەلای منەوە لیستەکەمان دەنگ بێنێ کە دڵنیاشم دەنگی باش دێنێ ئینشەڵڵا لیستی خۆرەکە جێگەی هیوا و ئومێدی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بە هەموو گڕوتینی خۆمانەوە هاتوتە ناو ئەم پرۆسەیەوە و دڵنیاین کە دەنگێکی باش بەدەستدێنین. خەڵکێکی زۆر ناڕازیە لەم شێوازی حکومڕانیە کە 32 ساڵە خەڵکە بەدەستیەوە دەناڵێنێ. ڕاستە خۆشمانێمە بەگراندێکمان هەبووە لە دەسەڵات بووین لە جۆرێک لە جۆرەکان لە دەسەڵات بووین، من ئەو کاتەش لە دەسەڵات بووم خۆم ناڕازی بووم لەو شێوازی حکومڕانیە و لە ئەدای حیزبەکەی خۆم ناڕازی بووم ئەو کاتە، یاخود لە ئەدای ئەو بەڕێزانی کە نوێنەرایەتی ئەمەیان کردووە لە حکوومەت ئەو کاتە من زۆر ناڕازی بووم. لەستا من لە دەرەوەی ئەو هێزانی دەسەڵاتم خەوارێکی نوێمان پێکێناوە بە هیوای ئەوەین کە بتوانین ئەو خەڵکە ناڕازیانەی لە پادینانەوە تا گەرمیان هەن کە 1970 خەڵکە ناڕازیە چکە دەنگیان نەداوە دەسەڵات، ئێمە بینە نوێنەری ئەوان بۆ ڕاستکردنەوەی ئەم هەموو چەوتیانەی کە کراوە. ئێستا من و تۆم گفتوگوێمان لە هەولێرە بۆ ئەوە لە هەولێرە مێنیتەوە، ینی سەبەب چییە؟ هەر بەڕاستی قەناعەتت بۆ لێرە گۆڕانکاریەکرێت یاخۆت هەرتیوەک و هەر لایەنێکی سیاسی وجودت هەبێت لە هەولێر؟ وەڵڵاهی بە من پێش 8 تەمووز ئەو کاتێ من ناوێکی نیشتیمانی کوردستان بووم، بڕیارمدا بە ماڵم بێنم بە هەولێر. لە کاتێکا کە ئێمە ڕێکەوتنمان کرد لەگەڵ زۆی گۆڕان لەگەڵ کۆمەڵ یەکگرتو و جۆرێک لە لێکتە گەیشتنمان هەبوو بۆ هەڵبژاردنەکەی ساڵی 2020 پەرلەمانی عێراق. ئەو کاتە من بڕیارمدا سلێمانی بەجێ بێڵم و شەڕە سیاسیەکە بێنمە هەولێر، چونکە من هەمیشە باوەڕم وا بووە گۆڕانکاری لە هەولێرەوە دەکرێت بەهۆی ئەوەی کە هەم حکوومەت لێرەیە دەنگت زووترەگە لە سلێمانی و هاوارێکی جاری وا کەس گوێ لە دەنگن نییە، هەم پەرلەمان لە هینە لە هەولێرە هەمیشە هەرچی سلکی دۆبلۆماسیە لە هەولێرە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی مەقڕاتی ئەساسیان لە هەولێرم پێم وایە ئەگەر تێ بەجددی تۆ بدوای گۆڕانکاریەوەبی لە سلێمانیەوە ناتوانانی گۆڕانکاری بکەیت، چکە تەجروبەی پێشێمەمانانی شەیە لە ڕابردووە ئەو حیزبانی کە بە جۆرێک لە جۆرەکان تقریبان قەتیز بوون لە سلێمانی دوایی وردەوەردە پوکانەوە. پێ دوایە وەزەتان لە هەولێر باش بێت؟ وەزەمان لە سەرتاسەری کوردستان باشە، پێم وایە ئەمە بە تەقدیری خۆمەوە خەڵکانی کە دەیبینم تۆ خۆت پێش فترێگەستا هاتی لێرە چەند سەعات دێت و بە سەدان کەس دەڕوا. دیارە ئەمە لەوانەیە لە چاکی ئێمە نەبێت لە خراپی ئەو هێزانە کە لە دەسەڵاتن لە خراپی حکومڕانی 32 ساڵی ڕابردووە کە خەڵک بە دوای هیوایەکدا ئەگەڕێ بە دوای خۆرێکی هیوادا داگەڕێ. ئینشەڵڵا ئێمە دەبێت جێی ئومێدی ئەو خەڵکەوە خەڵک ناومێد ناکەین. زیاتر تەواجدی من لە هەولێر بۆ ئەوەیە لێرەوە بە بادینانی ڕادەگەم بە منتیقەی سۆران و باڵەکایەتی ڕادەگەم کە ناوچەی دوو ناوچەی گرنگن من پێم وایە لە ڕابردوو بەداخەوە ئەو ناوچانە تەسلیم بە لەسەر سینێکی زەڕین تەسلیم بە پارتی کرابووە، خەڵکیان وا تێگەیان بوو کە ئەم ناوچانە ئیتر لەژێر دەسەڵاتی پارتیە و خەڵک دەبێت تەسلیمی ئەجندای پارتی بێکەم پێم وایە کوردستان بۆ هیچ کەسێک نیە، هیچ شوێنێک بۆ هیچ کەسێک نیە. ئەزانی من شتێکی سێرم بینی کەم سیاسی هەیە بچێتە سۆران، تۆ بۆ خۆت کرد بە بازاڕا و ئەتەوێت تقریبان پارتی سۆران بەی خۆی زانێ، تۆ خۆت کرد بە ئیداری سۆران و قەزا و ناحیانی ئەوێ، ئایا بەڕاستی ئەتەوێت ئەو خەڵکەی بەری لەوێ ئەو خەڵکەی کە لەوێ ناڕازیە لەگەڵیان بیت تا چەند هاوسۆزن بۆت؟ نا دیارە هەڵبژاردن ڕوبەڕووبوونەوەیە
ڕاستی تۆ ڕوبەڕووی من هاتم ڕوبەڕووی دەسەڵات دەبمەوە لە کفری بێ چوون بۆ کفری بۆ نەچم بۆ سەران مەسەڵەن وانە و دەمێ پامێک بە خەڵک بدەم بەڕاستی ئەو هەمەی دروست کراوە کە فلان شوێن مڵکی فلان حیزبە فلان شوێن ئەمە پێم وایە تەنها خوا و ئەو خەڵکە خاوەنی ئەم خاکەن هیچ هێزێکی سیاسی ناتوانێت هیچ شتێک لەسەر خۆی تاپۆکە تەنها لێک کات دەتوانێت ئەو بکە کە ئەلەقەل سەتان نەوەتی میلەتەکەی لە خۆی ڕازی کردبێ خزمەتی میلەتەکەی کردبێ ئەو کاتە وڵای ئەو تاپۆی توێ پیرۆز بێ خۆ بەڵام خەڵکی سۆران و باڵەکاتی خەڵکێکی تێ خۆشترن زەرمەند بوون لە هەموو شۆڕشەکانی کوردیدا خەڵکی قارەمانی تایە باجی زۆریان داوە مڵکی هیچ کەسێک نییە وەکو باسم کردە ڕاستە خۆیان بە خاوەنی کردووە یاخود پارتی دەڵێ ئەمە تاپۆی منە وەکو باسم کرد ئەم خاکە تەنها خوا و خەڵک خاوەنیەتی هیچ حیزب و لایەنێکی سیاسی ناتوانێت بڵێەوە من خاوەنی ئەومە پەیامی منەوەی من دەبێت ئەم بربەسە تێک بشکێنم ئەمە دەبێت بەدەستی خۆم تێکی بشکێنم چکە بربەستێکیان دروست کردووە لە بینی بادینان و سۆران لە بینی بادینان و گرمیان و بە جۆرێک زۆرەکان ئەمە لە ڕابردوو خەتایەکی کێتی نیشتمانی کوردستانی تایە کە تەسلیم بوو بە واقعی کە بڵێ بادینانی پارتیە لە هەولێری شەر دەکەم مەگەر تۆزێکم بمێنمەوە بەڵام من هەرچی قوتی خۆم هەیە بە مسلێمانی بەڵام دەرکەوت کە ئەمە هەڵەیەکی گەورە بوو من خۆم وەکو باسم کردە تا ئەو کاتی لە ناوی شێتیش بووم باوەڕم بەوە بوو کە ئێمە بە قورساییەوە بینە هەولێر و هەولێر بکەینە چەقی ململانی سیاسی بەهۆی ئەو بابەتانی کە باسم کرد بەهۆی ئەوەی کە حکوومەت لێرەیە پەرلەمان لێرەیە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بارەگا ئاساسیاسەکانیان لێرەیە یاخود سلکی دیبلۆماسی هەمووی لێرەیە لێرەوە دەنگت باشتر دەبیسترێەوە جۆرێکە لە پەیام بەدەسەڵات کە بڵێ من لێرە ڕوبەڕوو دەبمەوە تۆ ناتوانانی خەڵکەکەی خۆت بەتەنیا بەجێبێڵی و چاڕوام کەی خۆت لە سلێمانی دابنیشی لە بادینان خەڵک چێتە سەرجادە و ئەم واقعیت بۆ بگەڕێ ئەبێ خۆت پێشڕەویان بکەیت چکە واقعێک دروست بووە لە هەرێمی کوردستان بە 32 ساڵ حکومڕانی چەوت بە ترساندن و تۆقااندن بە موچەبڕین و قوتبڕینی خەڵک بە زەبری هێز ئەم واقعیان سەپاندووە بەتەنیا بە خەڵک ناکرد ڕاستە خەڵک ناڕازیە بەڵام خەڵک پێویستی بە کۆکەرەوەیە کە من پێم وایە ئێمەمانان هاتوین ئەو خەڵکە کۆکەینەوە و پێشڕەویان بکەین قسەیەکی لەم ڕۆژانە یەکێک لە خیتابەکانی کە لەگە خەڵق قسە دەکرد وتت پرۆسی دیموکراسیتانەوێت ئەوە هەڵبژاردن ئەوەتان ناوێت اختیاری ترت باس کرد باسی ڕاپەڕینی کرد بەرە ئەوە دەڕوا ئەزانی کاک لاهور ڕەنگە سیاسی ترم قسەی بکات تا حەدێ بەس جەنابەت باگراوندێکی ئەمنی و هەواڵگریت هەیە دیپلۆماسیت هەیە ئەم کەسانی وەکو جەنابەت کەم قساناکەن یعنی طبيعي نيو خاطر شتر ئەو قسەیە پڕی قەنەعەتەوە کردوتە ینی بەو پەڕی قەنەعەتەوە کردومە من لەوانەیە لە ماوەکانی ڕابردوو ئەو کاتەی باوەڕم بە پرۆسەی هەڵبژاردن نەمابوو ئەو کاتێک کە کۆمیسیۆن بەدەستیەکێتی و پارتیەوە بۆ ئەو کاتی کە نەوتەکە خۆیان دەفرۆشت و بێ منەت بم بەرامبەر بەغدا ئەو کاتێک کە تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان بەکار دەهات کە خۆیان زیاتر لە 450,000 دەنگی زیادەیان تێدا نووسی بوو ئەو قسەیشم کردو باوەڕم بە هەڵبژاردنەوە بیرم لەوە دەکردەوە کە دەبێت بە جۆرێکی تر ئەم شتە بەڵام دەستم نەدەچوو تێی خۆ دەزانی ئەم حکومەتێکە کە بەڕاپەڕینی خەڵک هاتونەتە سەر حکم خەڵک خۆی ئەمانە هێناوەتە سەر حکم ئەمانە حکومەتی بەعز نین بەڵام خەریکە ڕەفتاری بەعساسا دەکەن بەڕاستی بەداخەوە ئەم پرۆسێک کە ئەم پەیامەمدا من مەبەستمە و دەشیکەم ساحیبی قسەی خۆمم ئەگەر پرۆسەی دیموکراسی ڕێگری بێتە پێشەوە ئەگەر لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە ئەوان ڕێگری بکەن کە پرۆسەی دیموکراسی بەردەوام بێچکە ئەمە چییە سندوقەکانی دەنگدان واتە کە تۆ ڕێگەت دەی ئەمە پرۆسی دیموکراسی و نێبوونەوە بەردەوامیدانە بە پرۆسی دیموکراسی بە هەموو کەم کورتیەکانی بەڵام لە کاتێکا تۆ دەی مەسەنەوە 2 ساڵ هەڵبژاردن مدەکەی بەسەر چوە بەڕاستی بیت ئەگەر ئێستا بڕۆبیان و بدۆزیتەوە بۆی ڕێگری بکەی خیاری ئاخیر ئەوەیە کە من باسم کرد یان دەبێت بێت ڕاپەڕیم بکەی و فشارێکی جەماوەری زۆر چکە 180 خەڵک دەنجی نەداوە بەمانە تۆ بتوانانی 130 کۆکی تۆ دەتوانانی ئەم 120 کە هەندێکشی دەتوانم بڵم 100 لەو 120 تەنها لە پێناوموچەکانیان لەگەڵیانن ئەگەیان لەگەڵیانی بۆی نەگەینە شتی تر چکەشتی مەترسیدارتر هەیە تۆ منڵم ڕاپەڕین بەڵام لەوانەیە خەڵکێ بێ بیر لەو کاتە بچێت تۆ شاخ خەباتی چەکداری دەست پێکاتەوە دژی ئەمانە چکەم قۆرخارەی کە کردویانە لە ڕابردوو و تا ئێستاش بەردەوامە دڵنیام سەریان دەخوا بینیمانە هێزە بووە زۆر لەوان بەهێزتر هێزە بووە زۆر هێزی سەربازی لەوان زیاتر هەبووە پارەی لەوان زۆرتر هەبە بەڵام کە میلەت گەیشتۆتە تینی تووڕێی میلەت هیچ هێزێک نیە بەرگەی لێ بگرێ پامێکە بووە کە بڵم ئەگەر ڕێگری بکەن شتی تر هەیە کە زۆر ئاسانە لەوانەیە تێکدان زۆر ئاسان بێ بەڵام ئێمەمانە نامەنێ ئەم هەرێمە تێک دێنم ئەزمونە تێکدێن چکە بە خوێن و ئارەقی نێوچەوانی دەیان هەزار کەس
هاتۆتە دەمانێت دەستی پێوە بگرین بەڵام ڕێگریکردن لە پرۆسی دیموکراسی واتە خەڵک خیاری تری لە بەردەمدایە. بابەتێکی تر هەیە ئەوەی کە هێزانەکان بۆ نمونەڵێن ئەبێ دەنگ بی بە فڵان کەس و دەنگ بی بە فیسار و کەشفە بیت و ئیلا ئاخری من هەر بیر بناسەبە گرتەیەکی ڤیدۆی بەڕێزتەیە جۆم لێگرت و ئەڵێ کەس نازانە دەنگتان بچیاوە ئەو کاتێککە خۆت بەپرسی دەستگای زانیاری بووی ئەڵەی تەنانە دەستگای زانیاری نەزانێت دەنگیاوە بچێ خەڵک چۆن نەزانێت دەنگدراوە بچێ. ئەگەر بیرتان بێ لە ساڵی 2009 بەدواوە کە ئەو کاتێ یەکەم جار بستنەوەی گۆڕان بەشداری کرد زیاتر لە 26,000 دەنگیان هێنان ناو هێزە تایبەتەکان هێزی ئاسایش و پۆلیس و هێزی پێشمەرگە نەمانزانی یەکمان کەسمان تەنها ئەوانەی کە خۆیان ئەعلان کرد کەس نەیزانی لەو کاتەیە شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە بەم شێوازش نەبوو تەکنۆلۆژیای ئاسانتر تەزویر دەکرا ئاسانتر دەتوانی کەشفیکە کێ دەنگیدا ئەمەی ئێستا کراوە بە هیچ شێوەیەک هیچ کەسێک نازانێت کێ دەنگی داوە بچێ ئەم قسانەی کە دەیکەن تەنها بۆ ترساندنی هێزی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆیە دڵنیا بندڵیا من دەبێت لێرەوە دڵنیایان کەمەوە شەوێکی بە تایبەتی قسەیان بۆ دەکەم بەڕاستی من پێم وایە گۆڕانکاری دەبێت لەوانەوە دەست پێ بکە چونکە ئێستا تقریبان دەسەڵات پارەکەی بەدەستەوە نەماوە بە زەبری هێز حکم دەکا جاران بە پارە و بەهێز پارەکە چۆتەوە بەغدا ئێستا خۆیان ماگانە دەبێت بچن بپارێنەوە بۆی شتێک موچە ئەگەر بتوانن دابینی بکەن ئێستا بە زەبری هێز دەیانوێت کە ئەو هێزە من دەزانم هێزی ئەوان چکەوانە هەموو کەس و کاری ئەمن ئەمانە کەس و ئامۆزا و برا و خەڵکی ئێمن هەندێکیان لە پێناو موچەکەیان تەنها لەگەڵیان ماونەتەوە بەڵام کە تۆ دەیت ئەوان نمایش دەکەی بۆ بەرژەوەندی خۆت بەکاری دێنی و بۆ ترس و تۆقاندی مێتەکەت بەکاردێنی من دەمێ لێرەوە چاوە جوانەکانیان ماچ بکەم هێزی پێشمەرگەی کوردستان هێزەکانی ئاسایشی ناوخۆ پۆلیس دڵنیاتان دەکەم و دڵنیاتان دەکەمەوە هیچ کەسێک ناتوانێت بزانێت چەندەنگی داوە بچێ بۆی لەوە مەترسن ئێستا فێربوون هەندێک دەبن بە تاقیکردنەوە چییە؟ من تاقیکردنەوە بۆ ترساندنیان بە ڕسمی کۆمیسیۆن ئاگادارە نوێنەری کۆمیسیۆنیشی تایە بەڵام لە کاتی دەنگدانەکە دەڵێن ئاری دەنگ دەبێتێتی و دەنگ ڕۆژی دەنگدانیش هەمان شت دووبارەکە جۆرێکە لە ترساندن دەیانێت تاثیر بکەن سەر سایکۆلۆژیای ئەم پێشمەرگانە بڵێن ها ئەوە تا دەنگدا بەیەکێتی و دەبێت دەنگ دەیتەوە بە یەکێتی من لێرەوە پێتان دەڵێم کەس ناتوانێت بزانێت ئەوە دەنگتان داوە بچێ و ئەم جۆرە فشارانش کۆتایی پێاتەوە کەس ناتوانێت نامبراو بکرێ لەوە مەترسن کە نامبراوتانکەن وەکو لە ڕابردوو مەسەلەن کراوە موچەکانتان چۆتۆ سەر بەغدا بە تایبەتی ئەگەر بایۆمەتریت کرد بێ ئەگەر پەنجەمۆرت کرد بێ کەس ناتوانێت موچەکەت ببڕێ و دڵنیاش من کەس نازانێت دەنگتان داوە بچێ بەڵام گۆڕانکاری ئێوە ئەو هێزن کە داعشتان تێکشکاند ئێوە ئەو هێزن کە کوردستانتان پاراستووە ئێوە ئەو هێزانن کە شەو نخوونی دەکەن لە پێناو بە ئارام خەوتنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەمان کاتیشدا ئەوە زیاتر لە 2 مانگە موچەتان وەرنەگرتووە هەندێکتان لەو هێزانە قاچاقچێتیتان پێ دەکەن یاخود پاسەوانی بارە قاچاقیەکانتان پێ دەکەن قبولی مەکەن چیتم لێرە پێتان دەڵێم گۆڕانکاری گەورە بەڕێوەیە من چاوتان ماچەکەم ئەوان ئەگەر بزانن لە دەنگدانی تایبەت ئەو دەنگانە نایەنەوە دڵنیا دەبنەوە کە کۆتاییان هاتو چکەسا پارەکەیان بەدەستەوە نەماوە ئەگەر لە دەنگدانی تایبەت ئێوە بتوانن تۆڵی خۆتان و کەس و کارتان بکەنەوە لەم هەموو گەندەڵ و دز و خۆفرۆشانە من دڵنیاتان دەکەم گۆڕانکاری ڕیشەیی لە هەرێمی کوردستان بەڕێوەیە تۆ لێکی لە قسەکان شا ئەڵیت هێزی دەنگانی تایبەتیان لەگەڵ نەماوە پێشمەرگە و هێزەکانی ئاسایش ناوخۆیان لەگەڵ نەماوە ئەمەش لە معلوماتەوەیە بەهۆی ئەوەی کە من خۆم باگرانێکی ئەمنیم هەیە پەیوەندێکی تونند و تۆڵم هەبوو لەگەڵ هەموو هێزی پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ پۆلیس بەڵێ من بەردەوام پەیوەندیم پێوە دەکەن و ئاگادارم کە ڕەوشی ئەو هێزانە لە ڕووی بۆچوونی سیاسیانەوە چۆن نییە بەڵام کەوتۆتە سەرەوەی ئایا چۆن دەتوە ئەوان ئایا دەتوانن کاریگەریان هەبێ بیان ترسێنن کە بە جۆرێک لە جۆرەکان من ترسیەوەمێک کە زۆری دەنگەکانی بسووتێنە من لێرە داوای لێ دەکەم دەنگکانتان نەسووتێنن ئەگەر زۆر فشاریان لێ بکەن کە بەڵێ دەبێت دەنگ بدەن لەخوا بەزیاد ئێستا و کامیرەی مەمنوع کراوە بەڵام ئەوە کەوتۆتە سەر ئازایەتی چاودێرەکان بە یەکەوە بتوانین ئەو هێزانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن بتوانین بە یەکەوە چاودێرەکانمان پەیوەندێکی باشیان هەبێت لە ڕۆژی دەنگدانی تایبەت ئەوزەم هەڵانجێکتان هەیە یەک دوو کۆبوونەوە کراوە لە بینی ئەو هێزانی لە دەرەوەی دەسەڵاتن 2021 ڕووداوەکانی 8 تەمووز کە ڕوویە ئینتیخاباتی عێراق هەندێک لە فۆرمەکانی دەنگدانی تایبەت نووسرا بوو شێخ لاهور تەسەوڕێکی ئەمجار دەنگدانی تایبەت چی بنووسن ئینشاءڵڵا نانووسن شێخ لاهور ئینشاءڵڵا دەنگ بە خۆرەکە دەدەن لە جیاتی ئەوە بە هەر ژمارەیەکی دەن بیدەن کێشە نیە مەمێ دەنگ بە خۆرەکە بدەن ئەم خۆری هیوایە دەبێ ئەم خۆری هیوایە سەرخەین بە هەوڵ هیمەتی هەموو لایەک چووکە ئەو هێزەی ئێمە یاخود ئەو
بەرەی ئێمە بەرەی گەل پلتفۆرمێکی فراوانە بۆ هەموو ئەو کەسانی کە ئازادی خوازن بۆ هەموو ئەو کەسانی کە نەعەدالەتی ڕەت دەکەنەوە بۆ هەموو ئەو کەسانی کە هیوا و ئومێدیان هەیە بۆ ئایندە دەبێت ئەو خۆرە سەر بخەین بۆی بدرەوشێتەوە و لە پەنجەرەی هەموو ماڵێکی کوردستانەوە بچێتە ژوورەوەی ئینشەڵڵا. وجوتان چی ئەبێ لە هەولێر؟ ئێستا هەولێر ئەوەی کە خەڵک بە عام باسی کات پایتەختە بەڵام خزمەتگوزاری نییە. مۆزوعی زستانان مشکلی ئاوی هەیە، هاوینان مشکلی ئاوی هەیە، جا هەر وەرزە بە نوعەیە هاوین ئاویان نییە زستان ئاویان بە ئەم کێشانی کە هەیە نەک بەس هەولێر باسی هەموو هەرێمی کوردستانەکەین بەس بۆیە پرسیاری هەولێری دێکم بەڕاستی لە هەولێرین ئەمەوێت ئەو شتانە باسکەین کە پەیوەندی بە خەڵکی هەولێرەوە هەیە. بەڕاستی تۆ سەری ئەو مەکەم ڕاست هەندێک ئیشکراوە لە هەولێر بڕواڵەت کە دەیبینی مەسەلەن جادەی نازەم 120 150 ئەمڕۆ پیشانیان دەم ئاو بەتان کردێنن و بێ بەرنمەیەکی پێوە دیارە لە هەرێمی کوردستان بەگشتی بەڵام ئەوەی هەولێریش دەیبینی تۆ بەکو باست لە زستانە هاتوون هەموو چاڵ و چۆڵەکانیان پڕکردەوە تۆ داوێنە بە کۆمپانیەکانی خۆیان بینایان لەسەر دروستکردن لە زستانە ئاو کۆ دەبێتەوە و لافاوە دروست دەبێت لە هاوینی شاب بەهۆی دروستکردنی ئەم هەموو عیمارە وهێنانی خەڵکێکی زۆر سیتیەکان بەبێ بەرنامەی تەبعەن ئاوی ژێرجەوی زۆر کەمی کردووە ئاوەکە بەش ناکاتەوە دەتەوێت بەرنمێکی واتەیە مەسەلەن شارە گەورەکە دەبێت کەم جار بوونی تاحتیەکەی تۆ دروستکەی جادەوبان ئاو کارەبا تۆ ئەمانەت هیچی نەکردووە بەڕاستی تۆ دەی یەکسەر بیناکە دروست دەکەی بۆی پارە بخەیتە گیرفانت پەلەتە هەست دەکەم دەتێوە ڕابکەی پەلەتە ئێتاوان تۆ تووشی کێشە دەبی لە زستان و لە هاویندا بەڕاستی اینجا تۆ سەیری هەندێک ناوچەمەکە وەکو باسم کرد پێم وایە هەولێریە ئەسڵەکان ئەو خەڵکی کە دەیان ساڵە لێرە دەژین مستەفید نین و توانای ئەویان نییە مەسەلەن شوقە و ئەو ڤێلاگران بەهایانە بکڕن زۆربەی زۆری دەبینین مەسەلەن خەڵکانێکن لە دەرەوەی ناوچەکانی هەرێمی کوردستانەوە دێن بوونەتە خاوەنی ئەم ڤێلا و شوقانەیە کە هەن بەڵام گەڕەکە فەقیر نشینەکان بیبینە خزمەتگوزاری زۆر کەمی هەیە سەرڕای ئەوەی کە لە هەولێر بەڕواڵەت دەبینی هەندێک شت کراوە کە لە ناوچەکانی تر نەکراوە یاخود مەسەن دەبینی جادە کراوە لە بینی دووهۆکەوە کەمە ئیشێکی باشە تۆ دەبێت ئیشی باش بڵێ باش بەڵام هەولێرش کەم و کورتی زۆرە ڕاستە ناڵم لە ڕواڵە کە سەیریەکەی هەندێک شتی جوان کراوە بەڵام ئەو خەڵکە فەقیرەش ئەو خەڵکە هەژارش کە لە گەڕەکە هەژار نشینەکان بڕاستی کەم و کورتی زۆریان پێوە دیارە و خزمەتگوزاری وەکو پێویست نەگەیشتە ئەو گەڕەکانە هەولێر دەبێت ببێتەوەی هەموو خەڵک نابێ حیزبێکی دیاری کراوێ من ناڵم هەولێر وەردەگرینەوە و هەولێر نازانم چی لێ دەکەین و ماتۆڕەکە وەردەگرینەوە چی وەردەگرینەوە ئەم شتانە ئەو ماتۆڕە بۆ شێوازە هەر وەرناگیرێتەوە دڵنیان دەکەمەوە ئەمە هەڵەیە من پێم وایە دەبێ هەولێر ببێتەوە ئی هەموو خەڵکی کوردستان پایتەختی هەرێمی کوردستانە یەکێتیت پارتیت گۆڕانیت نازانمنەوەی نوێت بزوستنەوەی ئیسلامیت کۆمەڵیت هەموو ئەو هێزانی تر هەولێر ئی خەڵکی کوردستانە هیچ کەسێک نابێ خۆی بکە بە خاوەنی هەولێر یاخود بادینان یاخود گەرمیان ئێمە هاتین ئەو پەیامە بدەین بەڕاستی هەولێر دەکەینەوە ئی هەموو خەڵک انشاءالله. و دیقەتی و خۆرەیەم زۆر ئاسانە لەسەر فۆرمەکە سەر ئەی بینن ئەوش بیرۆکەیەکی گرنگە ینی خۆرمانای زۆرە خۆرەکەیمە زۆرمان بیرلەوە کردەوە کە چ شتێک بکەینە سەر ئاڵاکەمان بەڕاستی دیقەتی بە ئەو خۆرە لەگەڵ ئەوی ئاڵای کوردستانە یەک قیاسە بەڵێکە تێپەڕاندنی ڕەنگەکانە بە تایبەتی ڕەنگی ئاشتێ بەڵام خۆری هیوایە و خۆر ئاوا دەبێ بەڵام هەموو ڕۆژ بەیانیان هەڵدێتەوە کەناور ئەو خۆرە خۆدا ناوە ینی من واستەکەم لە هینی خۆتە چونکە خۆشت ئەو هینەتیە ینی ئێنێرجێتیایە ئەو هەموو ڕداوت بەسەرات خۆرە حتا لە هینەکەی ژەتیلۆری شاوەتی خۆی کە دیزاینم کردو لۆگۆکەی هەر هینێکی خۆری تایە بڵێ پیرە قەراتم لە سلێمانیەوە هێناوە ئەمە گلەی بێ لە هەولێرەکان ڕسمێکی قەراتیان لۆ نەینام ئەو خەڵکاتە سەردانیان کردم لێرە مەزبور خۆم پیرە قەراتم لە سلێمانیەوە هێناوەتە هەولێر بۆی خەڵک بزانێ ئەو کاتانەی کە ئەو ڕسمە دەرەسی لە پشتمە من لە هەولێرم بەڕاستی خەڵک بۆ بزانێ ئەوە دیاری خەڵکی سلێمانیە بە خەڵکی هەولێر هێناوە لێردام